بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی جوانتردا دوێنە لە خزمەت ئاەتێکی قورئانی پیرۆزدا بووین کە پەروەردگارمان دەفەرمێ: وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِّنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِّنَ الْأَمْوَالِ وَالْأَنفُسِ وَالثَّمَرَاتِ. بەڕاستی ئەی مرۆڤەکان دڵنیابن، خوا دەفەرمێ ئەی بەندەکانم دڵنیابن لە ژیانی دنیادا تاقی دەکرێنەوە. تاقیکردنەوەش بۆ ئەوە نییە ئینسان ئازار بچێژێ، بەڵکو سەرنجامەکەی دەخوێندرێتەوە کە بریتیە لە دەرچوون و سەرکەوتن. هیچ ئینسانێک ناگاتە شەهادەیەکی بەرز، ناگاتە پلەیەکی بەرز، ناگاتە پۆستێک ئیلا دەبێت بە ناڕەحەتیەکانی ژیاندا تێپەڕی بێ. هیچ زێڕێک ناگاتە عیارەی 24 و پلەی پێوانەیی هەتا کوورەی ئاگری نەبینی بێ و خشڵ و خاڵ و گوڵ و خۆڵەکەی لێ نەبوو بێتەوە. یەکەم شتێک کە پەروەردگار باسی کرد لە هەمووان سامناکترە تاقیکردنەوەکە بریتیە لە ئەلخەوف، بریتیە لە ترس. خوای پەروەردگار ترسێک دێنێتە ڕێگامان. جا دوێنێ عەرزی جەنابتانمان کرد لە تەفسیری ئایەتەکەدا: وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ، یعنی بِشَيْءٍ قەلیلٍ، بە شتێکی کەم. هەموو ئەم ناڕەحەتیانی لە ژیانە دێنە پێشمان دڵنیابن کەمێکن، هەروەکو ئەو ڤایرۆسەی کە دەکرێتە مناڵێکی کۆرپەوە لە کاتی کوتانە یەک تۆز ڤایرۆسێکی لاوازە بۆ ئەوەی ئەگەر ڤایرۆسە گەورەکە و نەخۆشیە گەورەکە هات جەستە بەرامبەری بۆستێتەوە. ئەو ترسەی ئێمە لە ڕۆژگاری ژیاندا تووشمان دەبێ هەر یەکێکمان ترسێکی بچووکە، چونکە ژیان ترسی گەورەی تێدایە. ئەم ترسە بچووکەوان لێ دەکا بەرامبەر بە ترسە گەورەکان خۆڕاگر بی. دەگەینە سەر وشەی دووەم. خوا لە دوای ترس دەفەرمێ ئەلجوع، بە برسێتیش تاقیتان دەکەینەوە. بەڕێزم، برسێتیش یەکێکە لەو شتانەی لە دوای ترسەوە ئینسان تەنها نەفسی خۆی دەبینێ. دوێنێ باسی ئەوەمان کرد لە کاتی ترسا دایک هەبووە کۆرپەی خۆی لە بێشکایە بەجێهێشتووە، باوک کوڕی خۆی بەجێهێشتووە، دایک کچی خۆی بەجێهێشتووە کە ترسی ڕوح هات ئینسان هەر لەوەی پەلاماردا خۆی ڕزگارکە. لە خەوفە لە ترسە ئەنانیەت دروست دەبێت، دەڵێ خۆم دەرچم. دووەمیان لە کاتی برسێتیدا، برسێتی کە زۆری بۆ هێنای واد لێدێ ئەنانیەتێک و خۆپەرستیەکە تیا دروست دەبێت، بەس خۆت دەبینی. تەماشا کە مەگەر ئەو کەسانی کە زۆر نەفسیەتیان وەکو جەنابتان بەرز بێ، وەرە زۆر برسیبی لە حەدی خۆی زیاتر کە لەسەر سفرەی لەبیرت دەچێت بە برادەرەکە بڵێ فەرموو، یەکسەر خۆت دەست پێ دەکەی، خاوەڵەوە زانی هەموو سفرەکە بۆ تۆ بێهێشتا تێر ناخۆی. برسێتیش تاقیکردنەوەیەکی خوای پەروەردگارە. یەکێ بڵێ باشە خوای پەروەردگار ئەلغەنیە، ئەم ئەرز و ئاسمانە، ئەم زەویە، ئەم سفرەیە ڕاخستۆ بۆ ئەوەی ئەمە تێر بین. باشە بۆ جاروبار برسیمان دەکا. بەڕێزان، برسێتیش یەکێکە لەو تاقیکردنەوانەی کە ئینسان ڕادێنێ لەسەر داهاتوو. ئیمامی عومەر دەیفەرمووی: اخشەوشەنوا وتمعددوا فإن النعم لا تدوم. ئەفەرموو جارجار ژیانتان زبر بکەن، جارجار، یعنی نەک ئەوەی کەوا تۆ هەمیشە خۆت مەحرومکەی لە هەموو خواردنێکی خۆش، لە هەموو جلێکی خۆش، لە هەموو شوێنێکی نەرم، لە هەموو سیارەیەکی باش. ئەوە ئیسلامی ئێمە ئەسڵەن هەر لەگەڵ ئەو شتانەدا نییە. خەڵکێک وا بزانێت دینداری بەوەیە جلەکەت 7 پینەی پێوە بوو بێ. وەڵا ئیمامی عومەر کاتی خۆی جبەکەی 7 پینەی پێوە بوو، کاکەوە ساڵێکی وا بووە، ساڵی گرانی بۆ قائیدیش دەبێت لە پێش خەڵکەوە برسی بێ. بەڵام ئەی ساڵەکانی تر ئەی بۆ ئەوانە باز ناکەی. بە پێچەوانەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتێکە هەژاریش بۆ جلی تایبەتی جومعەی لەبەرا بۆ کە پاک و خاوێن و مڕەتەب و بۆن خۆش و ڕێک و پێک بێ بۆی لەناو خەڵکا بە جوانی دەرکەوێت. بەڵام ئیمامی عومەر فەرمووی جاروبارێک ژیانی زبر بۆ خۆتان هەڵبژێرن، ژیانی زبر بۆ منداڵەکانتان هەڵبژێرن. بۆ نمونە تۆ سیارێکی ئاخر مۆدیلی بەرزت پێیە، جارجارە نەفست بشکێنە بە تەکسی بڕۆ بۆ بازاڕ، جارجارە بە پێ بڕۆ، دووسێ عەلاقە بەدەستەوە بگرە قۆڵەکانت بێشن، با ئەمەش تاقی بکەیتەوە. ڕۆژگارێک هەر مریشک و برنجت خواردووە، ڕۆژێ نان و خیارێک خۆ، نان و تەماتەیەک خۆ، سەمونێک بە پەرداخی ماستاوە بخۆ، بە شەربەتێکەوە بیخۆ. یعنی خەیچێکە ژەمانێکیشت ئەوە بێ هەر بە عەمدەن خۆ دوا لێ بکە، لە مانجێکە یەک دوو ژەمی ئاواهی بکە. جلوبەرگت هەمیشە قاتێکی جوان و مڕەتەب و پاک و خاوێن و بۆن خۆش بووە. جارجار جلەیەکی شڕیش لەبەرا بێ پێیت بازاڕ بچۆ، پانتۆڵێکی شڕیش لە پێیا بێ پێت عیب نەبێت، تا بازاڕ بڕۆ، تا دایرەکە بچۆوەرەوە. بۆ ئەمە بکەیت. ئیمامی عومەر فەرمووی لەبەر ئەوەی خۆشیەکانی ژیان هەمیشەیی نابن، بۆی ڕۆژگارێک ئەگەر خوای گەورە ئاڵوگۆڕێکی بەسەر ژیان تا هێنا و ئەم شتانەت نەمان،
کتوپڕ تووشی جەڵدەیەک نەبی فێری ئەوەش بووبی جارجار جلی شەڕیشت لەبەرکە بێ جارجار نان و سەمونێکی وشکیشت خوارد دەبێ جاروبار بەبێ سارەش بە پێ ڕۆیشتبی چێڵە ئەمانەت هەموو تا سەر دەمێنن زۆر خەڵک هەبوو ئەمانەی هەبوون و لە کتوپڕەکان نەمان لەبەرەوە جارجار خۆت و منداڵەکانیشت فێری ژیانێکی زبر بکە ئەچی بۆ سەیرانێک 20 جار گۆشت و شتی باشت پێ بووە جارێک بە مناڵەکان بڵێ وەرن با پەتاتە بەرین هەر پەتاتێک لەو هێلکەیەک بەرین لەو دەشتە بیکوڵێنین با بە نان و هێلکەیەک سەیران بکەین ئەگەر ڕۆژێ نەمام و گۆشتمان کڕی دەتوانین بە نان و ماستێکیش سەیرانێک بکەین یعنی ئەمە ساڵێک جارێک تاقی بکەوە بۆ ئەوەی لە کاتە تەنگانەکاندا ڕوبەڕوو ببیەوە کتوپڕ بەلەڕوو نایە با ئەم ڤایرۆسەکەمە دووەرگرت بێ ڕۆژوو ئینسان ئەوەتان لە ڕۆژوودا ئینسان پێدەگا ینی لە ڕۆژوودا ئینسانەکان ئینسانی دەوڵەمەند ساڵ 12 مانگ نازانێ هەر محتاج بە چییە هەر نازانە برسێتی چییە هەموو ژەمەکە دەچێت سەر سفرە جاری وایە خواردنەکانی بەرچاوکەوتون هێندشتی خۆشی بینیوە خوای پەروەردگار لە مانجێکا برسیت دەکا ها لەم ڕۆژگارە درێژەیە تۆ نابێ هیچ بخۆی نابێ هیچ بخۆیەوە بۆ دەسەلمێ کە تۆش زەعیفی کامەی ملیارێرە کە بە ڕۆژۆ ئێوارە محتاج بە پەرداخی ئاوە ئەم دیواودیوی پێ دەکات دەیهێنێ و دەیبات دەقەکان دەژمێرە سەیری سفرەکە دەکات دەجار دەچێتە سەری کە پێش ڕەمەزان جاری وایە کوێتی کوڕە ئێوارەن هەنانم بۆ مەهێنن کە نیوەڕۆ خوادم هەر حەزم پێی نییە ئەها بزانە لە عەسرەوە بیر دەکاتەوە چی بخوا ئەم برسی بوونە عەزاب نییە ئەم برسی بوونە تاقیکردنەوەی خوایە پێت دەگەیەنێ ئینسانێکی بەڕێزن لێ دروست دەکات کابرایەک لە ئەمریکا موسڵمان بووە کاتی خۆی ئەو ساڵانەی پێشوو کە موسڵمان بووە دوای چەند ساڵێک پێیان وتووە بانخوازەکە مامۆستاکە مەلاکە پێی وتووە دوای نوێشکردن ڕۆژوشمان هەیە وتێتی وەڵا بە ڕۆژوش دەبم ڕۆژوو شتێکی زۆر باشە بەڵام ڕۆژگار درێژ بووە لە کابرای ئەمریکی لە دەوری عەسرەوە کەوتووە حەولەوەلا دەیگوت ئەم ڕۆژەم پێ ناچێتە سەر من تا ئێوارە ئاو نەخۆمەوە نان نەخۆم زۆر ناڕەحەت بوو ئەڵە قەدەری خوا بە دیار فیلمێکەوە دانیشتبوو بە دیار تەلەڤیزۆنێکەوە وڵاتی هیندستانی نیشاندا وڵاتی هیندستانی نیشاندا وڵاتی بەنگلادیشی نیشاندەدا باسی هەژاری دەکرد باسی ئەوەی دەکرد لە چێشخانەیەکە خەڵکێک نان دەخوا دەیان خەڵک خوا پەناماندا لەو دوو جامخانەکەەوە چاوەڕێی ئەوەن ئەگەر ئەم نانخۆرە لێ بوانێ ئێسقانەکانیان دەستکەوە بیکرۆژن کە ئەو گۆشتەکەی خوار ئەمان ئێسقانەکانی تامکەن ئەوەی کۆن نییە ئەوە هەر ئێستا حالیان بەڕێزان لەو وڵاتی ئەفریقیا لەو بەنگلادیشە لەو هیندستانە ئێمە چ خەڵاتێکی خوامان بەسەرەوەی کە ئێوارە ئەگەر ناشکربی لە تێرەکانی ئەوان تێرترین یعنی ئەگەر ئەوەی کە دڵێ ئەو ڕۆژەشتی باشم نییە بە ملیۆن خەڵک هەیە بەس جەژن و جەژن گۆشت دەبینێ بەس جەژن و جەژن ئەویش ئەگەر موسڵمانان خێرەمەندان لە وڵاتانەوە شتێکیان بۆ بەرن یعنی ناڵم ئاوا کابرا بە دیار مەطعەمێکەوەدا دەنیشێ بەس ئەوەی پارچە ئێسقانی مریشکێک حیوانێک بمێنێتەوە دوو کەس تامیکەن و بیمژن ئەڵێ کابرای ئەمریکی کە ئەوەی بینی وتی خوایە گیان من دوای 2-3 سەعاتی تر بە ئارەزووی خۆم دەخۆم ئەمانە دواتر نییانە بیخۆن ئەمانە دایمە ئاوا برسین تو خوا حەیف نییە من بۆ ئەم چەند سەعات برسیە چۆکدا بدەم خوایە ئەمە هەمووی حکمەتی تۆیە کە ئەم ڕۆژوەت داناوە زیاتر ئیسلامی لاشێرین بوو ئەمجا بۆی دەرکەوت تاقیکردنەوەکانی خوای پەروەردگار بۆ شکاندنمان نییە بەڵکو بۆ دروستکردنمانە ڕۆژوو بۆ عەزابدانمان نییە خەڵکانێکی بێدین دەوانێ بە جەنابەت بڵێ لە تەلەڤیزۆنەوە قسەمان بۆ بکە بڵێ باشە خوای گەورە بۆچی ئەم نان و ئاوەی لەم خەڵکە حرام کردووە بەڕێزان خوا عەزابمان نادا ئەوە تاقیکردنەوەیە بەڵام ئەو ئیمتیحانە دوو لەزەتی هەیە هەموو ئێواران تۆ قارەمانێکی کە دەگەیتە ئێوارە ئەو ڕۆژوە دەشکێنی خۆت بە پاڵەوان دەزانی لەخوا بەزیای بە 16 سەعات و شتێکە هیچم نەخواردووە هەی ئافرین بۆ خۆم کەس چاوی لێم نەبوو نە کامیرە نە پۆلیس نە ئاسایش نە چاودێری خێزانم نە چاودێری منداڵم نە چاودێری دایک و باوکم بەڕاستی پیاوێکی بە هیممەتم بەڕاستی شێرە ژن بووی تا ئێوارە بەم هەموو ناڕەحەتیانی خێزانیشەوە خۆت ڕاگەت کەواتە ئەم تاقیکردنەوەی خوایە تۆی نەشکان بە پێچەوانەوە دروستی کردی بنیاتی نای بەڵێ ئێمە بە تاقیکردنەوەکانی پەروەردگار خوا پێویستی بە نان و ئاوی ئێمەنیە نەیخۆین ئەوە بۆ خۆمانە ئەوە قازانجەکەی بۆ خۆمانە ونقص من الأموال والأنفس والثمرات دوای ترس دوای برسێتی خوا دەفەرمێ تاقیتان دەکەمەوە بەوەی هەندێک لە ماڵەکەتان لێوەردەگرمەوە بڕواتان بێ کە لەڵەن فڵان کەس ئیفلاسی کردووە قەت کەس ئیفلاس ناکە بەشێکت خوا لێوەردەگرێتەوە ئەوە لەبەر چاوی تۆیە یەکجار زۆرە چونکە ئاەتەکە هەمووی دەفەرمێ بە بەشێکی کەم بە بەشێکی کەم لە ماڵەکەتان جارجارە تاقیتان دەکەمەوە باشە بۆ دەبێت دەوڵەمەندێکی خواناش شکستێکی بازرگانی بێنێ بەڕێزانەگە ئەو شکستە نەهێنێ
لەوانەیە تووشی دووشت ببێ یەکەم تووشی بوغڕایی بێ زۆر جار وابزانێ ئەم سەروەت و سامانە هەمووی خۆیەتی و ئازایەتی خۆیەتی دووەمیان فێری فەنی تیجارەت نابێ حتا تەنانەت ئەو تەلەبەیەی کە هەمیشە زۆر بیکار هەڵسەد بێنێ ڕەن بە باش نەبێت جارجار بشکەوی قازانجە تەلەبەمان هەبوو باوەڕتان بێت تەمبەڵ بووە تەلەبە هەبووە تەمبەڵ بۆ تا قۆناغی ئامادەیی یعنی بە تەمبەڵی باش بووە ساڵێک کەوتووە کە کەوتووە سوبحان الله لێی بۆتە دەرسێک ئیتر زیرەکی ئەو لێوە دەستی پێ کردووە یعنی ئەو ساڵە کەوتنە بووەتە دەرسێک من چەندین برادەر و دۆستانی خۆمان کە ئێستا مامۆستان یعنی گەیشتونە پلەی دکتۆری ئەندازیار ئەڵێن وەڵڵی فڵان ساڵ کەوتین لە 4 ئیعدادیدا کەوتم لە 3 متەوەستە کەوتم لە 2دا کەوتم کە کەوتم ئەو شکستە منی دروست کرد سەرەتایەکم بوو بۆ هەستانەوە بازرگان و ئابوورە ئەوانەی بواری ئابووری و بزنس و ئەوانەش ئەگە بێت و جارجار شکست نەهێنن دروست نابن ئەبێ بەشێک لە ماڵەکە لە دەست دەی بۆی بە ئاگا بیتەوە جارشکە بە پلانێکی تۆکمەتە بچیەوە بواری بازرگانیەوە بە نەخشەی کاروبارەدا بچیتەوە ئەوەش حیکمەتێکی تێدایە کەواتە ئەم شکستە تۆی نەڕووخان بە پێچەوانەوە بنیاتی ناوی دروستی کردی والئەنفوسی کوڕێکت دەمرێ کچێکت دەمرێ ئەمە دوو پاداشتی هەیە یەکەمیان ئەزیزم تۆ کە ئیماندار بی ئەبێ زۆر خۆڕاگر بین خی گەورە سەبر بەوانە بدا کە ئازیزانیان لەدەستداوە بۆ ئێمەی ئیماندار دنیا تێپەڕینی چەند ڕۆژێکە قیامەتێک هەیە ئەو کەسانە دەبێت دڵی خۆیان بدەنەوە بڵێ ئازیز یەکەم سەفەرێکی کردەوە بە وڵاتێکی دەرەوە وەڵڵاهی ئەوها قەدیم چەند ساڵێک لەمەوبەر ناموبایل هەبوو مەگە فاکسێک لە شوێنێکەوە لە ڕێی نووسنگەیەکەوەیش بە حاڵ وەردەگیرا جاران ئەوەش نەبووە لە هەفتاکان ئەوەی سەفەری ئەوروپا و ئەمریکای کردبێ ئەولادێکی هەر هیچ پەیوەندێکی وان نەبووە مەگە تەلەفۆنێکی ئەوەی نۆرماڵی ماڵان هەبوو بێ ئەویش بە ساڵ جارێک بۆی وەرگیرا بێ دەی وابزانە کوڕەکە سەفەرێکی کردووە ئەم ئەنتەرنێت و شتە بەردەستانیە دوای چەند ساڵێک دەیبینیەوە یان ئەو دێتەوە یان تۆ سەفەر دەکەی بۆ لای ئەو ژیانی ئێمەش بۆ قیامەت ئاوایە سەرێ منداڵەکەت جگەرگۆشەکەت خۆشەویستەکەت لە پێشتر بوو ئەو سەفەری خۆی کرد بەخوا هەر بە مردن بە یەک دەگەیەوە ئەو شەوەی دەتخەنە قەبرەکەەوە ڕوحی ئەو خۆشەویستە پێشوازی لێ دەکا ئەڵێ یاخوا بە خێر بێ بە یەک شاد دەبیتەوە کەواتە دابڕانەکە کاتیە و پاشانیش بەشێک لە خۆشەویستانت لەدەستداوە بەشێک لە ئازیز لەدەستاوە پاداشتی هەیە جارجار خوای گەورە جاروبار نمونەمان نیشان دەدا کەسێک هەموو خۆشەویستانی لەدەست دەدا خوا بە تۆ دەفەرمێ سیر کە تۆ یەک کەست لەدەستدا ئەوە هەمووانی لەدەستدا خۆ ئەوەی هەمووشی لەدەستدا و ئەجرەکەی لە تۆ گەورەترە ئەویش پێیان شاد دەبێتەوە ئەویش دەرگاکانی دۆزەخی بۆ دادەخرێت ئەم وڵاتی ئێمە بە سەرهاتی زۆر دڵتەزیینی تێدایە ساڵی 2013 لە بەغا لە مەدینە سەدر تەعزیەیەک دەبێ تەعزیەکە کۆمەڵە خەڵکێکی زۆر کە عەرەب عادەتیان وایە لە ژێر چەند چادر و خێمەدا دەبن یەکێ لەو تیرۆریستە خوانە ناسانەکە ئەوەی ئەهلی تیرۆرە حەچی ڕەحمی خوا بێ لە دڵیانیە وا کابرا بۆ پرسە دانیشتۆ ئەگەر دوژمنیشت بێ زۆر نامەردیە فرسەت لە دوژمنەکەت لە ناو تەعزیە بێنی زۆر نامەردی ئەگەر ئینسان موسڵمانیش نەبێت لە شەکرا و خواردنەوەیە فرسەت لە دوژمنەکەت بێنی بچی لەوێ بیکوژی چونکە ئەو دوو مەوقیفە هیچیان شوێنی تۆڵەکردنەوە نین ئەگەر دوژمنی باوە کوشتەشت بێ نە لە ناو تەعزیەدا نە لە ناو شەکرا و خواردنەوەدا ئەم دوانە شوێنی تایبەتن نابێ پشەوێندرێن ئەویان شوێنی خۆشی دەیان خەڵکە ئەوەشیان ژوێنی خەمباری دەیان خەڵکە ناوێت دەست بۆ دوژمنەکەشت بەری لەو دوو شوێنەدا ئەوانی تیرۆریستن خوانە ناسن هیچ ڕەحمی خوا لە دڵیاندانێ هەر ناو ناو نیشانێکیان هەبێ لەژێر هەر پەردەیەکا بێ لەژێر هەر ئایدۆلۆژیایەکا بێ یەکێ لەو تیرۆریستانە خۆی دەکا بە ناو تەعزیەکەیان لەو قەرەباڵغیا خۆی دەتەقێنێتەوە کە خەبەرەکە بڵاو دەبێتەوە تەقینەوەی لە مەدینە سەدری بەغا بوو یەکسەد دایکێکی داما و کە خەبەرەکە دەبیستێ سێ کوڕی بەیەکەوە بە سارە ڕۆیشتن بۆ ئەو تەعزیەیە تەلەفۆن دەکات بۆ کوڕەکانی تری دەڵێ بەو خوا براکانتان هەموو لەناو ئەو خێمەدا بوون تێدا چوون چوار کوڕی تری دەبێت کوڕم تخوا بڕۆن خێرا فریە جەنازەی براکانتان کەون ئەوە سێ براتان ڕۆی چوار براکە کۆ دەبنەوە بە پەلە دەڕۆن پلانی تیرۆریستەکە زۆر بەهێز دەبێت کاتێک خەڵکێکی تر دەڕوا بۆ کۆکردنەوەی ئەو هەموو جەنازە تەقینەوەی دووەم ڕوودەدا تەقینەوەی دووەم پیرێژنی داما و هەر چوار کوڕەکەی تریشی دەکوژرێ حەوت دانە کوڕی دەبێت لە ماوەی دەدەقەدا هەر حەوت کوڕەکەی دەکوژرێ بەڕێزان ئەو کارە ساتانە ئەو مەساتانە حەوت جەنازەی یەک ماڵ کە ئەمە پێمان دەڵێن نەچی بە زۆری کوڕەکانت بنازی زۆر کەسێ شانازی بە کوڕەکانیەوە دەکات دەڵێم خاوەنی ئەوەندە کوڕم چێتوانە بەرەو ڕوون بێتەوە ئەی ناترسی خوای پەروەردگار لە چەند دەقیقەیەکی کەما هەمویانت لێ وەرگرێتەوە شانازی نەکەی بەسەر براکەتدا کە کوڕی نییە شانازی نەکەی بەسەر فڵان کەتا کە عەشیرەتی نییە شانازی نەکەی بەسەر فڵان کەسا کە کەس نێ پشتیوانی لێ بکە کەسی هەمووان هەر ئەڵڵایە
ئەوە هەموو تاقیکردنەوەی پەروەردگارە ئەبێ زۆر ئاگال لەخۆ بێ لە دەستی نەدەی. بەڵێ خۆشەویستم ئەمانە خوای پەروەردگار بە ماڵ بە لێسەنەوەی نەفس وەثەمەرات بە چیتر تاقیمان دەکاتەوە پەروەردگارمان بەوە تاقیمان دەکاتەوە ئینسان لە کشت و کاڵەکەیدا لە زرعاتەکەیدا بەشێکی لەدەست دەدا ئافاتێک بۆی دێ. یەکێکیش دێرەدا دەپرسێ باشە بۆچی ئافاتی زرعاتمان بۆ دێ؟ باشە ئەم کشت و کاڵە جوانە بۆچی تووشی بەڵاب بێ؟ بۆ ئەم درەختە دەگاتە بەرهەم و هەڵدەوەرێ؟ لێرەدا خۆشەویستان ئەگەر بێت و ئەم بەڵاو ئافاتانە نەبوونایە زانستی کشت و کاڵ پێش نەدەکەوت. ئەم هەموو دەرمان و تاقیگە کشت و کاڵیە ئەندازیاری کشت و کاڵیە هەر هەمووی لە بەرهەمی ئافاتی کشت و کاڵیەوە دروست بووە. ئەنی ئەگە بێت و هیچ بەڵایەک بۆ درەخت نەهاتایە بۆ کشت و کاڵەکەمان نەهاتایە بۆ گەنم و جوێیەکەمان نەهاتایە بۆ فەلاحەتەکەمان نهاتایە هیچ پێشکەوتنێکی بواری کشت و کاڵی دروست نەدەبوو. تەنانەت جوتیاری ماهیر و زانە لە کەیە پێدەگا لەو وەختەیە پێدەگا کە چەند ساڵێک تووشی شکست دەبێت یعنی چەندین ڕێگای کرد بۆ دەدۆزێتەوە. ئەم ئافاتە لێرەوە بۆی دێ ئەم لێرەوە بۆی دەچێت ئەو خۆی لێ دەپارێزێت کاتەکەی بۆ دەگۆڕێ. یعنی ئەمەش چالاکی دەداتە بواری کشت و کاڵی کەواتە خوای پەروەردگار بە شکستەکانی بواری کشت و کاڵ نەگنەی ڕووخاندین بە پێچەوانەوە دروستی کردین زانستی کشت و کاڵ و زراعەت چۆ پێشەوە. بەڵێ ناڕەحەتەکان دروستمان دەکەن. مناڵک بێنە بەرچاوی خۆت لە سەرەتاییدا دڵە باوکە ناخوێنم باوکە حەزم لە مەکتەب نییە و بەخوا ناخوێنم. ئەگە باوکە بڵێ کوڕم کەیفی خۆتە بۆ خۆت چی ئەەکەی بیکە؟ یەکسە کوڕەکە منداڵە دەڵێ بەخوا باش بوو نەجاتم بوو شەوانە لە بەدیا تەلەڤیزیۆنەوە بە ئیسراحەتی خۆم دادەنیشم ئای بەیانی ئیمتیحانم هەبوو هەستە سەعات هەش ئامادە بە لە حەوتەوە خۆت ئامادەکە ماوەی چەند ساڵێک زۆر مرتاحە بۆ خۆت دووگۆڵی بکە بڕۆ بۆ سینەما بڕۆ سەیری فیلم کە. بەڵام ئەزانی کەیس هەش بە شکستەکە دەکا و گلەی لە باوکی دەکا کاتێک کە بوو بە خاوەنی ژن و ماڵ کە عەقڵی پەیدا کرد فترەی مڕاهقی و منداڵی ڕۆی ئەه باوکە خۆزگە ئەو ڕۆژە دووس لە لێدامایە خۆزگە لێت دامایە لێم تووڕە بوویتایە خۆزگە هەڕەشە لێ بکرمایە ئازارت بدامایە ئێستا وەکو فڵان کەس منیش ئەندازیار دەبووم ئێستا ئەو مدیرە و من کرێکار و فەڕاشم خۆزگە باوکە ڕەحمت پێ نەکرمایە خۆزگە نەکوتایە باشە خۆزگە لەو خۆشیانە بێبەشت کردمایە بۆی ئێستا من کەسایەتیەکم هەبوویایە چەند کەسەیە ئەبێتەوە فەڕاشی بەدەستی مدیرەکە لە هەردووچیان لەسەر یەک ڕەحلەی قوتابخانە دانیشتون ئەویان یەک مەسافەیەک بە خۆشی ڕای بوار بەڵام شکستێکی هەتایی پەروەردگار لە باوک لە دایک بۆ ئێمە بە چییە؟ بە ڕەحمترە لەو سەد ڕەحمەی کە هەیەی یەک بەشی نادێتە سەر زەوی کە دایک و باوک بەزەیان بە ئێمە دادێتەوە کە ئاژەڵ بەزەی بە بەچکەکەی دادێتەوە ئەوەی تری بۆ قیامەت هەڵگرتووە. بۆیە زۆر جار شتێکمان نیشان دەدا ئازارێکمان پێدەگەێنێ بۆ ئەوەی لە دواییدا پەنجەی پەشیمانی نەگەزین. مفەسیری گەورەی قورئان دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ کابرایەکم دەناسی لە سووریا لە دیمەشق وەزیفەیەکی گەورەی هەبوو خانوویەکی زۆر جوان ژنێکی زۆر باش و خانومان دەم و چاو و شکڵێکی زۆر جوان و پیاوانە یەک تەنها کچی مابوو منداڵەکانی بە زۆری مردبوون یەک کچی مابوو خۆشەویستی بۆ ئەو کچەی بێسنوور بوو بەڵام ئەم پیاوە لەگەڵ ئەمانەکە هەموو هەیبوو حتا بڵێ خوانە ناز بوو چەندین جار فەرمودەکانی خوا و پێغەمبەری گاڵتە پێ دەکرد گاڵتەی بۆ کەسانە دەکرد کە دراوسێ بوون و بە مەمانان کە دەچوینە مزگەوت ئەڵێ خوای پەروەردگار کچەکەی کە خۆشەویستترین کەسی بوو دوای چەندین منداڵی مردوو ئەمەی بۆ مابوو تووشی نەخۆشیەکی ڤایرۆسی ناو خوێنی کرد ئەڵێ ئاگادار بووم 36 دکتۆری پسپۆڕی پێکرد خانووەکەی فرۆشت چوو بۆ بەریتانیا باشترین دکتۆری ئەوێش چارەسەری پێ نەکرا شەوێک بەدیا کچەکەیەوە دادەمێنەیە کچ دووسێ کوتە گۆشتی لێماوەتەوە زۆر زەعیف و لاواز بووە خوێنی دەواو دەبێت بیگۆڕن و تێیکەنەوە خاتیرەیەک بە دڵی ئەم ئینسانە دادێ بۆ خۆی دەڵێ ئەگەر بەژن و بەخۆم و خێزانمەوە تەوبەیەکی نەسوحی بکەم ڕوو بکەمە خوایە من هیچ دەرگایەک نەمالێ بدەم 36 دکتۆرم لە دیمەشقا کرد لە سووریا چوومە بەریتانیا باشترین دکتۆرم بینی پارە و سامانم و وەزیفەم ڕۆی هیچ چارەسەرێک نەبوو ئەگەڕێمەوە بۆ لای خوا هەڵەستێ خۆی دەشوە ڕۆژێکی جومعە دێتێ مزگەوتێکی ئاما لەگەڵ ئەو هەموو ئیماندارەدا داوا لە ئیمای مزگەوت دەکات تو خوا داوای شیفا بۆ کچەکەم بکەن لە خوای پەروەردگار سبحان الله دەفەرمێ خێزانەکەشی بە هەمان شێوە بە چاوی پڕ لە فرمێسکەوە شەوگارێکە عەرەقی دەخواردەوە واز لە هەمووی دێنێ و لەسەر بەرماڵ شەو نوێژ دەکات سبحان الله دەفەرمێ ڕۆژ بە ڕۆژ تەندروستی کچەکەی باشتر دەبوو
دکتۆر نابلوسی دەفەرمێ وەڵڵاهی لە حەفلەی مارەکردنی کچەکەیە لە شەکراو خواردنەکەیە بانگی کردم وتی ئەو کچەمە کە 36 دکتۆرم پێ کرد وتم ئەزانی ئەو کچە زۆر خۆشەویستە لای تۆ وتی بێگومان ئەرە وەڵڵا لە هەموو چاوی خۆم خۆشترم دەوێت وتم ئەو خۆشەویستیە خوای پەروەردگار کردی بە ڕەحم و بە بەزەی وتی ئەزانم دەڵێ چی وتم چۆن وتی خوای گەورە بەهۆی ئەو کچەوە منی لە عەزابی جەهەنەم پاراست ئەو نەخۆشیەی کرد بە سەبەبی هیدایەتی خۆم و خێزانم کە جەنابەت دەزانێ من چەند گومڕا بووم بەڕێزان جاری وایە بە ئازارێکی ئاوا پەروەردگار وەکو باوکە بە ڕەحمەکە ناهێڵێتەوە سەرگەردان بی دواتر خەسارەتمەندی و بێکەسایەتی دەرچی زۆر جار تووشی شکستێک دەبی لە ئەنجامی قسەیەک کە بەدەم تا هاتووە پەروەردگار ناهێڵێ لێت بەسەرەوە چێ بۆیە عەزابەکانی خوای پەروەردگار کان عەذبه في عذابه لەناو عەزابی خوادا شیرینایەتی و تامێکەیە پیاوێکی بەڕێز دەڵێ بازرگان بوو کارگەی جلوبەرگم هەبوو معمەلەکەم زۆر گەورە نەبوو بەڵام بە تاک شتم نەدەفرۆشت جلوبەر معبال ئەلبیسەیەکم هەبوو بە جوملە شتم دەفرۆشت ڕۆژێکیان دانیشتم لە پشتی مێزەکەمەوە و قەڵەمێک بەدەستەوە وەسڵم دەنووسی فڵان کەس ئەوەندە 100 پارچەی بردووە 200 بردووە 1000 بردووە ئەوەندە بۆ مانگی داهاتوو پیاوێکی بەڕێز وەکو جەنابتان بەڵام شڕۆڵ بەڵام کزۆڵ هاتوو وتی مانگی ڕەمەزانە و بەرەو جەژن دەڕۆین وەڵڵاهی داهاتم ئەوەندە نییە 4 کچۆڵەی جوانم هەیە پارەکەم زۆر کەمە لەسەر دوکانەکە نووسراوە بە تاکشن نافرۆشین ئەگەر یارمەتیم بدەی لەبەر خوا 4 پارچەم بە نرخی جوملە بدەیتێ ئەڵە پشتم بە مێزەکەمەوە دابوو زۆر بێمنەتانەوتم خۆت ئەزانی ئا نووسراوە بە تاگنیمانە بەخوا تااقەتم نییە پارچەی هەڵبچڕم و 4 پارچە بۆ پێێنم غیرەتشم نەجوڵاوم کوڕە دەوە هەر 4 پارچەی هەر بۆ خۆت بە خۆڕایی ئەو پیاوە زۆر بە ئەدەبەوە داوای کرد سوالکەر نەبوو بەڵام چەند پارەیەکی هەبوو نەویست سوالکە نەویست منداڵەکانیشی بێبەرێک بن ئەڵێ وتی ڕاست دەفەرمووی مافی خۆتە و حەقی خۆتە سوپاست دەکەم بە ئەدەبەوە ڕۆیشتە دەرەوە قسەیەکی نابەجێ نەکرد سوێن دەخوا ئەڵە 33 دانە ڕۆژ یەک پارچەشم بۆ نەفرۆشە معمەلم وەستا جاران سەری لەسەر دەوەستای هیچ کەشتی لە من نەدەکڕی هەل لە خۆ پێم سیر بوو جاران من سەرم بۆ دەگیرا مانگێک و 3 دانە ڕۆژ من وەسڵێکم پڕ نەکردەوە بە ئاگا هاتمەوە ئەوە هی ئەو کیبرە بوو لەسەر پشتی مێزەکەەوە لێمدا کە من دەموو بە تاقەتم نییە پارچەی هەڵ بفرۆشم ئاگادار بە زۆر جا پەروەردگار ئاگادارت دەکاتەوە لەو لەحزایە ناهێڵێت بەسەرەوە چێ ها زۆر جار دەوڵەمەندین هەبووین قسەیەکمان دەرپەڕاندەوە هەر حسابیشمان بۆ نەکردووە تەلەبەیە کە ناڵێ بە ئیزنی خوای گەورە خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا کردەوە چییە هەر ئاوا بکەم 100 دێنم سوبحانڵڵا سەیەکەی 70 نێناوە ئەبێ زلەی ئەو پێوان زلەی میهرەبانی خوا زلەی میهرەبانی ئەڵڵا لێ دەدرێ ئەڵێ من ڕەفیقی کۆی فڵان کەسم ئەو 70 بێنێ وەڵای ئەبێ 90 بێنم سەیەکەی ئەو 90 هێناوە تۆ 70 هێناوە نابێت بەسەرەوە چێ بەڵام ئەم شکستانە ئەم ناڕەحەتیانە شکستن نەخێر ئەوە دروستکردنەوەن ئەوە بینان ئەوە ئاگادارکردنەوەن ئەوەکو شۆفێرێک وایە کە خەو گرتوویەتی و خەریکە لە لاجالەیەکە بە ئاگای بێنێتەوە زلەیەکشی لێدا ئەبێ زۆر مەمنونی بێ بڵێ کوڕە ماڵ کوڕە خەریب وەرگەڕێ بڵێ ئەی بە قوربانە بم ئەگە زلەیەکشی لێدا بە قوربانی دەبێ چونکە ئەو زلەی میهرەبانیە زلەی خۆشەویستیە زلەی بە ئاگاهێنانەوەیە ئەو کەسێک کە کارەبا لە سەدڵیە دەنان بینیتەنەو جیهازێ لێدەن چەند بەرزی دەکاتەوە ئەو دکتۆرە ڕقی لەو نەخۆشەیە خۆشەویستان کە ئاوا ئەو هەزە کارەبای بە هێزەی لێ دەدا ناوەڵڵا ئەوە دڵسۆزیەتی ئەڵێ ئەگە یەک زەڕە تێدا مابێ بۆی دڵ لە لێدان نەکەوێ خوای گەورەش ئەو هەزەیەمان لێ دەدا دەمان هەژێنێ لە ناخەوە بە ئاگامان دێنێتەوە بۆ ئەوەی ئیمانەکەمان نەمرێ بۆ ئەوەی دڵەکەمان نەمرێ کۆتایی قسەکانمان بەوە دێنین مصیبەتەکان بۆ پێغەمبەران کەشفن پێغەمبەران تووشی شکستی گەورە ناڕەحەتی گەورە بوون کەشف ببێ ئەمانە چەند خۆشەویستانی خوان وەیە پێغەمبەری خوا کاتێ لە طائف بەرباران کرا فەرمووی ئین لەم تەکون ساخیتا عەلەیە فەلا ئوبالی خوایە منداڵە ورچکە و نەفحەز و نافەم و کاڵفام بەربارانم دەکەن بەس تۆ لێم عاجز نەبی خوایە مشکیلەم نییە بەس ئەمە عاجزبوونی تۆ نەبێ ئەمەی تر هەموو تێدەپەڕێ ئەها پێغەمبەران خوا تاقییان دەکاتەوە کەشف دەکرێن شایەنی ئەوەی هەڵبژار دەبی لەناو ئەو هەموو ئومەتەدا بەڵێ پێغەمبەران شایانی ئەوەن و پەروەردگار باش ناسیونی دووەم ئینسانی ئیماندار دەڵێ فڵان کەس زۆر ئیماندارە بۆ تووشی ئەو شتە بوو ئەوە دەفع و ڕەفعە
دەفعێکە خوا لە بەڵام مصیبەتێکی تر لای دەدا ئەم بەڵایەت بەسەر دێنێ خوا ئەم ئیماندارەی زۆر خۆش دەوێت ئەمەی لێ بەسەر ناتە تووشی بەڵایەکی گەورەتر دەبوو خوا بەمە ئەوانە لەسەر دەفع دەکات ڕەفعە خوا جێگایەکی لە بەهەشتا بۆ دابین کە دوی نوێژ و عیبادەتەکەت بای ئەوەندە نییە بەم بەڵاو مصیبەتە دەدگەێنێتە ئەو شوێنە دەرەجەت بەرز دەکاتەوە بۆی کافران و خوانە ناسان قەسم و ڕەدعە پشتیان دەشکێنێ و لە ناویان دەبا وەجاری واشە خوای گەورە لەم دنیادا بەزەی بە کافرەکەشە هاتوۆتەوە ئاگاداری دەکاتە کافرەکەش تۆبە دەکات ئەویش بەم شێوەیە هەر سێ بەڵایەکە دابەشکراوە هەر کەسیش تووسی مصیبەت بوو وتی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئیماندار بوو باوەڕی بە پاداشتی خوا بوو بەرەکەت و ڕەحمەتی خوای بەسەرا دەڕژێ و خوا سەبووریەدا و زیاتر پڕی دەکاتەوە شکست ناهێنێ ناڕوخێ بەڵکو دروست دەبێ والسلام عليكم ورحمة الله وبركاته